من چەند نمونەیەکی بۆیانمەوە کچی من کە بەسەر حاڵەتەکەی تو تەطبیقە بێم نمونانە بۆ ڕوونکردنەوە بۆ تۆشەوە بۆ میلانە. من باسی گرەی دەرونی قابیلم بۆ کردیوەنەوە وتم گرەیەکی دەرونی هەیە پێڵێن قابیلە گرێ عقدەی قابیل. ئەمە لە چێوە هاتووە؟ لەوە هاتووە کە قابیل هابیلی برای خۆی کوشت. حەزەتی ئادەم دوو کوڕی هەبوو، خوا لە قورئانە باسێکە کە خێریان کردبوو، مەسەلەن ئەمە ڕوایەتێکە خوا خێرەکەی قبول کردبوو لە هابیل، لە قابیلی قبول نەکردبوو. هەندێک ترێڵێ تەبەن نەوان خوشەکانیان ناو بە یەکتری، ئەو جوانتر بوو ئەو ناشینتر بوو کە عەلە ساشووی پێ بکە، لەوەوە غیرەی لێ کردووە. بەس ئەوەی زیاتر ئەوەی کە صحیحە وێڵێ ڕاستە ئەوەیە کە خوای گەورە خێرەکەی هابیلی قبول کرد، هی قابیلی قبول نەکرد، غیرەی لێ کرد و کوشتی. تۆ نەگەشتۆتەوەی بڵم خوا نەخواستە تعدا لە خوشتەکانەکەی، بەس ئەمە غیرەکەی، ئەمە غیرەی پێڵێن، ئەم منافەسە و ئەم حقدە و ئەم ڕقوکینێ لە ناوێ. حەزرەتی یوسف سڵاوی خوای لێبێ براکانی چەند هەوڵیان نەبی کوژن، دوای قسانە بیرەوە ئەو ڕقوکینەی براکانی کە بەرامبەری هەیە بوو لە ئەنجامی غیرەوە بوو، لە ئەنجامی حەسوودیەوە بوو، لەبەرەوەی کە باوکی زیاتر ئەمی خۆشەویست وەی زانی تر ئەم بەشەکانی ئەوانە خواهەسەی لە دوای شەبراکی چەند باش بوو لەگەڵیانە. زۆر گرەی دەرونی تر هەیە، حتا لووتبەرزی و لە خۆبایی و هەموو شتێ خۆ بزانی لە هەموو کەس باشتری و لووتمان بەرز بێ و وابزانانی ئێمە لە هەموو کەسێ باشترین. ئەوەش یەکێکە لە بەڵاکان، ئەوەش بەشێکە لە غیرە کە ئەو کەسانەی غیراکەنەوەی تایە. هەر شەیتان بۆ خوا بە لعنەتی کرد و لە بەهەشت دەری کرد و لە عاسمان دەری کرد و بوو بە ئەوەی کەیتر ئێستایەکێکە لەوانەی لە ئاگری جەهەنەما سووتێ، لەبەرەوەی سوژدەی بۆ ئادەم نەبن. خوای گەورە فەرمووی سوژدەی بۆ بەرە. لوتی ئەوەنگە بەرز وتی من لە ئاگر دروستکرام، لە نووری ڕووناکیە دروستکراوەوە، لە قوڕ دروستکراوە. مەبەستم لێ ناچێت کچی من ئینسان نابێ لوت بەرز بێ، نابێت خۆی زۆر زۆر ڕازی بێ، نابێ گاڵتە بە کەسانی تر بکە، نابێ کەسانی تر بە سووک بزانە، نابێ ئەمەنگە ڕقی لە کەسانی تر بێ لە ناو کۆی کردو. تەمەن خۆ بەدەست خۆت نییە خوشی من، ئەمە هۆکار هەبووە، کۆمەڵی هۆکار هەبوو بۆتە هۆی ئەم حاڵەتە بۆ تۆ دروستکەن. بەڵام هیچ شتێکیش نییە کە ئینسان وەریگرت چارەسەری نەبێ. یعنی چی کە وەریگرت؟ ئەم حاڵەتەی تۆ وەرگیراوە، یعنی فێری بووی، سەردەمی مناڵی و ژیانی هەرزەکاری و ژیانی ئێستا و خوشکەکان و هەندێک پەروەردەی غەڵەتی دایک و باوکە ئەم حاڵەتی لای تۆ دروست کردووە. مادەم بۆ ماوە نەبێ وەکو جینات سا ڕەنگی چاوی تۆ بە نەوعێکە، باڵاو بە نەوعێکە، جۆری خوێنەکە بە نەوعێکە، من ناتوانین دەستکاری بکەین لەبەرەوەی ئەمە بۆ ماوەیە جیناتە. بەڵام ئەمە وەرگیراوە فێری بووی، ئەتوانین چارەسەری بکەین. بەڵام پێویستە بە چەند دانیشتنێکەیە، پێویستە بەوە هەیە کە کۆمەڵی ڕێنمایی یەکری جێبەجێیکێ. خوشکی من یەکێ لەوانە ئەوەیە بێ سەیری خوار خۆتەوەکەی، من وەم باس کردی، نابێ هەر سەیری سەر و خۆکەی. یەکتر لەوانە ئەبێ دائیمەن بیر لە خاڵە بەهێزەکانی خۆ بکەیتەوە. شتی زۆر جوانە یەکچی من، شتی زۆر زۆر جوانە هەیە. قایمەیە دەرێنە، وەرەقەی دەرێنە، بنووسە بڵێ شتە باشانەی کە هەمە. بەدایکیشێ بڵێ تۆ چی جوان لە من نابینی، چی شتی باش لەگە بنابینی. زۆر شتی باشەیە، بەڵام خاڵی لاوازیشمان هەیە. بەس کەمال لله، بەس خوای گەورە بێ عیبە. ئێمە هەموو مرۆڤ چی مرۆڤ بێ عیب و کەم و کورتیمان هەیە، خاڵی لاوازمان هەیە و زۆر زۆر احتیاجیشە بە شەر ئێمە وای. بەڵام گرنگەوەی تۆ خاڵی لاوازەکانی خۆ بەس نەکەی بە شتێک و 24 سەعات لەبەر چاوتەوە لە ناو مێشکتا بێ. خاڵە لاوازەکانمان ئیشی لەسەرەکەین و بەهێزەکەین، بەس خاڵە بەهێزەکانمان بەهرەکانمان تواناکانمان شتی زۆر جوان. تۆ هەرچی تاقە و وزەی خۆ هەیە کچی من کشتوتە بۆ مڕاقەبەکردن و چاودێری کەسانی تر. ئی بۆ بەرهەمەکە بۆ لە خوێندنەکە تەکە ئێستا سەرکەوتووی بۆ زیاتر بۆ احتیمام بە خوێندنەکە و نای کچی من بۆ پەیوەندی کۆمەڵاتەکان تۆ پێویستە نابی زۆر لە ماڵەوەی. داکی دەڵێت زیاتر لە ماڵەوەی و لە ژوورەوە خۆی سجن کیلۆ تێگەڵ بە خەڵک نابێت. ئەبێت تۆ هاوڕێ و هەبێ. ئێستا مشکلەکە ئەگەرم گیرێ و چاک نەکەی هاوڕێکە لەگەڵتان نابێت کە تۆ ئەوان سەرکەوتوو بن و تۆ پیرۆزباییان لێ نەکەیت و ئەوان بێن بۆ لاتەوە تۆ لوتیان تێگەیت و نابێت. کەواتە حسابی حاڵەتەکەی خۆ یەکەم دەستنیشانی بکەین. دووەم ئەبێت تۆ هەوڵ بی، چونکە لەکو دەواری خۆماڵێ شەڕ لە بەتاڵی باشترە. شەڕ لە بەتاڵی باشتر یانی چی؟ یانی کە ئینسان خۆ شەڕ خراپە، بەزەڵێ کە بەتاڵ بووی ئەنواع بیری خراپ و شەڕەکەیتەوە کە بە تەنیا ئاوە دانیشتی. لەبەرەوە هەوڵ بە تەنیا دامەنیشە کچی من. چۆ دایمەن شتی خراپێتەنا ئەو بۆ سەرکەوتووە، ئەو بۆ ئەوەی کردووە، ئەو بۆ ئەوەی کردووە. غەمبار زیاترە بی، دڵتەنگ زیاترە بی، چکەوانی غیرە بکەن و حەسوودیان نەبێ قەت لە ژیانە غەمبار نین، عەفو دڵخۆش نین، دایمەن غەمبارن، دڵتەنگن، بێزارن. بەڵام کە لەگەڵ هاوڕەکانت چوویتە دەرەوانێ شتە بینی لە دنیاە کە زۆر شتە بینی ئەڵێ لەخوا بەزیابێەوە لە من باشترە، من لەو باشترم، ئەو لەویان باشتر، ڕاستە لەوە من لەوا باشم. ئەمە یەک. دووەم بیر لە شتی خراپ ناکەیتەوە. ئەگەر بە تەنیا لەوانە جاری وایە خۆی بە هەموو کاتێ ناتوانین بچینە دەرەوە،
لە ماڵەوە بووی وڕێکەوت دیگر کەس لە ماڵەوە نیە خۆ بە شتێکەوە شتێ بخوێنەرەوە کچی من بەرنامەی خۆشەویستی بەرنمەیەکی کە خۆ حەزت لێتی ئەتوانی لە ڕێگەی و بەرنامان و تەنان لە ڕێگەی مۆبایلەکەتەوە زۆر شت فێربی بۆ خوێندنەکەت و بۆ شتی خۆ ئەبێ ئەمانە بکەی ئەگەر ئەمانە نەکات خاتونجان حاڵەتەکەی وا بمێنێتەوە تەمەن هەر ئێوەش دڵتەنگە بن هەر ئێوەش بێزارە بن و ئەویش لەو حاڵەتەیە دەرناچێت هەر ئەسوڕێت وتیا